وردەکاری زیادکردنی موچەی خانەنشینان چۆنە و کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئایا خانەنشینانی هەرێم ئەم مانگە موچەی هاوتاکراوی بەغدا وەردەگرن؟ کەی بە یەکجاری گیرفانی خانەنشینانی هەرێم گەرم دەبێتەوە؟ لیستی موچەی خانەنشینانی هەرێم بە هاوتاکراوی گەیشتە بەغدا. لیستەکە لەگەڵ لیستی موچەخۆرانی هەرێم بۆ مانگی 7 نێردراوە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراقەوەی بۆ تیوار ئاشکرا کردووە کە موچەی خانەنشینانی هەرێم بۆ ئەم مانگەش وەک پێشتر دەنێردرێت و وردەکاری زیادکردنی موچەکانیان کاتی پێویستە و بۆ ئەم مانگە فریا ناکەون. سەرچاوەکە وتیشی لیستی موچەی خانەنشینان بە هاوتاکراوی جیاکراوەتەوە و لا نووسینگەی تەیف سامی وەزیری داراییە. وتیشی لیژنەیەک بە فەرمانی سوودانی و سەرپەرشتی وەزیری دارایی عێراق پێکهاتووە و وردەکاری زیادکردنی موچەی خانەنشینانی هەرێم تەواو دەکەن و بڕیاری لەسەر دەدەن. بەوتەیە و سەرچاوەیە لیژنەکە کاتی پێویستە و قورسە بۆ مانگی ئابیش بتوانرێت موچەی خانەنشینانی هەرێم بە زیادکردنەوە خەرج بکرێت. وەگەڵ سەرچاوەیە دەڵێت پێدەچێت لە مانگی 9 یان 10 ئەم ساڵەوە ئیتر خانەنشینانی هەرێم موچەکانیان بە هاوتاکراوی و زیادکردنەوە لەگەڵ بەغدا خەرج بکرێت. هەر بەپێی زانیاریەکانیش وەزیری دارایی تەیف سامی ڕەزامەندی دەربڕیوە و کێشەی لەگەڵ خەرجکردنی زیادکردنی موچەی خانەنشیناندا نییە، بەڵام دەبێت هەرێم و بەغدا کێشەی سندوقی موچەی خانەنشینی چارەسەر بکەن. بۆ زیادکردنی موچەی خانەنشینان نزیکەی 40 میلیارد دینار پێویستە. بە جێبەجێکردنی بڕیارەکەش کەمترین موچەی خانەنشینی لە هەرێم دەبێت بە 500,000 دینار. هەروەها ئەو خانەنشینانی خۆیان لە ژیاندان 100,000 دینار دەرماڵە وەردەگرن و کەمترین موچیان دەبێت بە 600,000 دینار. بەپێی زانیاریەکان هەموو خانەنشینانەی موچیان لە خوار ملیۆنێک دینارەوەیە، هەریەکەیان بڕی 100,000 دینار دەرماڵیان بۆ خەرج دەکرێت. بەپێی یاساکە ئەو خانەنشینانەی بڕوانامەی دیپلۆمیان بەکالۆریسیان هەیە و موچەیان کەمترە لە ملیۆنێک زۆرترین سوودمەند دەبن بە جۆرێک موچەی ئەوانەی بەکالۆریسیان هەیە و خزمەتیان زۆرە لە 900,000ەوە بۆ 1.5 ملیۆن زیاد دەکرێت. هەر چۆنێک بێت خانەنشینانی هەرێم چاوەڕێی بەغدان تا موچەکەیان زیاد بکات و چاوەڕێ دەکرێت لە 2 مانگی داهاتوودا گیرفانیان گەرم بێتەوە.